بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا قسە لەسەر ڕۆڵی دین یاخود شوێنی دین بکەین لە بەشداریکردنی فەزای گشتیدا یاخود لە ژیانی گشتیدا. دەپرسین ئایا ئەو بەها و نۆرم و کایانە کامانن کە دین دەیبەخشێتە ژیان؟ ئایا بۆ خۆی مرۆڤەکان خۆیان ژیانکردنی خۆیان ڕێک دەخەن پێویست بەوە دەکات کۆمەڵێک دەق دابەزێنێتە نێو فەزای گشتی و هەروەها ژیانکردنی تاک و کۆمەڵگاوە؟ ئایا دین چ ڕۆڵێکی پۆزیتیڤ دەبینێ لە ناوکایی ژیاندا؟ بۆ خۆی دین کۆمەڵێ بەها و نۆرم و پێدراوی ڕۆحی تێدایە. ئایا ئەمانە ڕاستەوخۆ پێویستە دابەزێنە ناو ژیانی کۆمەڵگا یاخود بە شێوەیەکی گشتی ئەو بەها ڕۆحیانە کاریگەری لەسەر بەهای ئینسان دەکەن و هەروای لێ دەکەن دەیکە نەبوونەوەرێک تاوەکو بێ بە مرۆڤێکی چاکساس لە ناو کۆمەڵگادا؟ بۆ چوونێکە یەقسە لەسەرەوە دەکا کە پێویستە ئاین بۆ تاک بێت. ئاین بۆ تاک واتە تاک بۆ خۆی پێڕەوی لە بەها و پێدراوە جیاوازەکانی ئاین بکات، پێویست ناکات فەزای گشتی ئاین بخوازێت تا چەند ئەمە جێگەی دەبێتەوە. زۆرێک لەوانەیە قسە لەسەر سیستمی دیموکراسی و بەڕێوەبردنی دەسەڵاتی سیاسی دەکەن لە ڕووی کارگێڕیەوە، دەڵێن پێویست ناکە ئاین بێتە ناو کای سیاسی و بەڕێوەبردنەوە مادام سیستمی دیموکراسی هەبێت و سیستمی ژیانی مرۆڤەکان بەڕێوە بەرێت. ئاین بۆ خۆی کۆمەڵێ دەقی پیرۆزە یاخود کۆمەڵێ پێدراوی پیرۆزە و هاتنە ناوەی بۆ ناوکایی ژیان زیادەیە. ئەمانە کۆمەڵێک بیر و بۆچوونی جیاوازن دروست بوون. هەموو کاتێک ئەم باس و بابەتانە زیندون و هەروەها نوێ دەبنەوە. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆماندا شرۆڤە و شیکاری ئەم تەوەر و باس و بابەتانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئیسماعیل سەیبراهیم بەرزنجی مامۆسای زانکۆ و توێژەر لە بواری ڕەخنەی ئەدەبی، دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری سیاسی ئیسلامی بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. دکتۆر ئیسماعیل، ئەو پێدراوانە کامانن یاخود ئایا ئاین بۆ خۆی ئاتاجێکە بۆ ژیان؟ ئایا پێویستە ئاین بێتە ناو پێداویستیەکانی ژیانەوە؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوە سڵاو لە بینەران. بێگومان کاتێک باز لە ئاین ئەەکەین ئاین بۆ ئەوە هاتووە کە بێتە ناو کۆمەلگا و بێتە ناو ژیانەوە ژیانی مرۆڤایەتی ڕێبخاوەی لە ئاین وەکو شێوەیەکی مجەڕەد وەک کۆمەڵێک دەقی پیرۆز و مجەڕەد یعنی هیچ بەهایەکی نییە گەر بێت و جێبەجێ نەکرێت. لەبەر ئەوە لە هەموو سەردەم و کاتێکە ئینسانیەت مرۆڤایەتی پێویستی بە دابەزاندنی دەقە پیرۆزەکانی ئاین هەیە. ئێمە کاڵین ئاین بەسمان ئاینی پیرۆزی ئیسلامە طبعاً، یعنی پێویستمان بەوە هەیە ئێمە بەپێی سەردەم و کاتی خۆمان بەپێی تێگەیشتن و هەلومەرجی ژیانی خۆمان ئەو واقعە کۆمەڵایەتی کە تایە ئەژین دەقەکانی قورئان و سونەت دابەزێنین بۆ ناو ژیانی خەڵکی. ئەوەش طبعاً سەرچاوەی سەرەکی جیاوازی بیر و بۆچوونی زانایان و بیرمەندان و ئەوانەی کە لە بواری هەموو بوارەکانی بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام کاریان کردووە کە جیاوازی لە بیر و بۆچوون و لە ڕاوبۆچوونەکانیانە هەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێویستی سەردەمەکەی خۆیان بەو شێوەیە بووە لەو میانەیە یاخود لەو سیاقەیە کە تایە ژیاون هاتوون ڕاوەی دەقە پیرۆزەکانیان کردووە. لەبەرەوە دەقی پیرۆز کە بریتێ لە قورئانی پیرۆز و سونەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانە لە هەموو سەردەم و کاتێکە ئەکرێ بە گوێرەی ئەو سەردەمە بخوێنرێتەوە و لێک بدرێتەوە. واتە ئاستی ڕۆشنبیری، ئاستی ژیان، تێگەیشتنی خەڵک چۆنە لەو سەردەمەیە بەو شێوەیە ئەتوانین لی تێبگەین. بۆیە بینین لە لای کۆمەڵێک خەڵکو لە لای کۆمەلگا و یاخود بڵێن مەجموعەیەکی کللتوری دیاریکرا و ئاین بە زۆرێک ڕاڤاکرێ جیاوازە هەمان ئاینە. ئێستا تۆ هەر لە سەردەمی خۆمانە سیر کە بینی ئاینداریکردنی عەرەب جیاوازە لە ئاینداریکردنی تورک، لە ئاینداریکردنی فارس، لە کورد. ئەوانە هەمووی ئاینی پیرۆزی ئیسلامیش پەیڕەوەکەن، هەموویان ئەو عمقە فکریەیان هەیە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم تاکو ئێستا زانایان بەرهەمیان هێناوە. بەڵام بۆچی جیاوازی هەیە لە چۆنێتی ئاینداریکردنی ئەو نەتەوانە؟ طبعاً هەمویان بەپێی هەلومەرج و بەپێی ئاستی ڕۆشنبیری و بەرەو پێشچوونی ئەو کۆمەلگایانەش ڕاوەکردنی دەقەکانی قورئان و سونەت و دەقی پیرۆز ئەگۆڕێ. لەبەر ئەوە لە هەموو سەردەمێکە ئینسانیەت پێویستی بە دینە، پێویستی بە تایبەتی بە ئاینی پیرۆزی ئیسلامە، لەبەرەوەی ئەبێتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ دروستکردنی کولتوری کۆمەلگا. منەوەکەم بە پرسیارێک بۆ دکتۆر کەریم. دکتۆر کەریم،
ئەوەی کە دکتۆر ئیسماعیل باس کرد ئایا ئاین ئەو بەها و نۆرمانە کامانن کە ئاینەی بەخشێتە کۆمەڵگا لەگەڵ پرسیاری یەکەم ئاگەرم و توربەی کەم ئاین چ پێتاویستەوە چ ئاتاجێکی ژیانی مرۆڤایەتیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان. سڵاو لە بینەرانیش. ئاین طبعا تۆ ئەگەر بتوێ ڕۆڵی ئاین بزانی یا پێویستی مرۆڤایەتی بە ئاین بزانیە بێ وەزیفەی ئاین بزانی. ئاین بۆچی هاتووە بە تایبەتەمە تەوان وەکو دکتۆر ئیسماعیل وتی ئێمە مەبەسمان ئاینی ئیسلامە کە دوا ئاینی خوایە و ئاینەکە گۆڕانکاریتیا ڕووی نەداوە. بەشێت هیچ کاتێک بێنیاز نابێت لە ئاین بۆچی چونکە پەیامی یەکەمی ئاین هینکردنی دابینکردنی ژیانێکی بەختەوەرە بۆ لە دوا ڕۆژ، یعنی ئیش بۆ دوای مردن. ئەمە هیچ کات ئینسان لێ بێنیاز نابێت مادام مردن هەبێ. هەر کاتێ مرۆڤایەتی زاڵ بوو بەسەر مردنا وەختەیەک نازێکی بە ئاین نامێنێ. ئاین بۆ هاتووە کۆمەڵێ ئیسلام کۆمەڵی بینیش و تەسەور تا ئینسان دەربارەی وەڵامی پرسیارە گرنگەکانی داتووە کە فەلسەفە هەزارە ساڵە بە دوای وێڵە و لێکۆڵنە و لەسەرەکە مرۆڤ چییە، لەکوێ هاتووە، لە بۆچی ئەچێت، پەیامی چیە لە ژیانە، عاقبەتی بەکوێ ئەگا، دەرەنجامی چییە، چی پەیامێکی پێ لە ژیانە. ئەم پرسیارانە ئاین ئیسلام زۆر بە جوانی وەڵامیەداتوە. لەبەرەوە بەنسبەت ئینسانۆ زۆر گرنگە خۆی بناسێتەوە و بزانێ وەڵامی ئەم پرسیارانەی لابێ، مەگەر بێوێ خۆی گێل بکە لە ئاستی حەقیقەتەکان. ئەگینە هەر ئامێرێک هەر شتێک داهێنراک ببینە یەکەم شت ئەپرسیێمە بۆچی بەکارەیە وەزیفەی چییە. مرۆڤیش ئەبێ پێشەمە شتێ پێشوی وەزیفەی ئەو ئامێرانە و شتانی دەوروبەری بزانێت، ئەبێ وەزیفەی خۆی بزانێت لە ژیانە. جوانترین وەڵام بۆ ئەم وەزیفەی ئاین داوێتەوە، لەبەرەوە ئینسان هەرگیز بێنیاز نابێت لە ئاین. و هەروەها خاڵێکی تر ئەو شەوەیە کە ئەو باڵێن ئەو ڕێسا و دەستور و شتانی ئاین هێناوێتی چی لەسەر ئاستی تاکۆ، چی لەسەر ئاستی کۆمەڵگا بۆ دابینکردنی ژیانێکی ئاسوودە، چی بەنسبەت تاکەوە، چی بەنسبەت کۆمەڵگەوە. ئەمانە ئەگەر لە ڕێبازەکانی ترا دەستە بەر بکرێن ئەوەختە توانین بڵێ وەڵام نیازمان بە ئاین نییە. بەس بە دڵنیاییەوە یعنی ئەو ئیزافە بۆ وەڵامی پرسیارەکان با بڵین ئەو ئاسوودەیە یا ئەو شتانی ئاین ئەی بەخشێ بە تاک پێش کۆمەڵگە، ئەم شتانە لە شوێنترا دەستەبەر نابێت. مەسەلەن ئەو ئارامیە دەرونەیە کە بە ئینسان ئەدات. ئێمە بۆی ڕۆڵی ئاین ڕۆڵی زۆر کە زۆر کاریگەرە ڕۆڵی ئاین لە ژیانە. وە گەورەترین دلیل ئەوەیە کە مەسەلەن ئەم حرەکە با بڵێن جیهادیانە پێیابن ئەگەر نایان بنێن جیهادی ئەو هەموو با بڵێن تەحەدای عالمیەتەکەن و تەحەدای ئەو هەموو هێزە زلێزانە ئەکەن. ئەمە یعنی ئەگەر چی با بڵێن هینکردنێکی تەطبیقکردنێکی هەڵەیە بۆ ئاین، بەڵام لەولاشەوە قووەتی ئاین دەرەخات، کاریگەری ئاین دەرەخات لەسەر نەفسی ئینسانی کە وای لێ ئەکات بتوانێت بەرەنگاری هەموو دژوارێک بێتەوە. جا ئەگەر بێت و ئاین یعنی بە شێوەیەکی ڕاست لێی تێبگەین و بە شێوەیەکی ڕاست پراکتیزەی بکەن و تەطبیقی بکەین، واگەر بێت و بە هاوسەنگی لێی تێبگەین. کێشی مسلمانە زۆربەی کاتوەیە کە بە هاوسەنگی لە ئاینەکە تێناگەن. زۆرجار هەندێک جار کێشەکان لەوەیە کە دەست بە ڕواڵەتی دەقەکان وەگرن لە ڕۆحی دەقەکان و لە مەبەستەکانی شەریعە پشتگوێخن. لەو کاتە ناهاوسەنگیەک ڕوو ئەدات. لەو کاتە ئەگەر وێنایی بکەی بە ئینسانێک، تەشبیهی بکەی بە ئینسانێک، ئەو کاتە ئینسانێکی مشەوه دەرەچێت. ئەگەر بەڵێ سوپاس دکتۆرە شمۆ لای دکتۆر ئیسماعیل دواتر ئەگەڕێمەوە لە دکتۆر ئیسماعیل کە زۆر جار قسە لەسەر دینەکرێەوە ڕۆڵی دین باسەکرێ ئەدەگوترێ دین سروت و کۆمەڵە سروت و تقوساتی تایبەتی و شخصی و ڕۆحیە پێویست ناکە ئەمە عیبادەتە بینی ئینسانەکان و خوددا. یعنی ئەم دینە تەجاوزی پێ بکرێ بۆ دەرەوە بێتە ناو فەزای گشتی. ئایا تا چەند ئەم قسە واقعیە لە کاتێکە ئێوە کە خۆتان جەخت لەوە ئەکەنەوە کە ئەڵێن
ئاین پێداویستی ژیانەوەتە مرۆڤ بەبێ ئاینداری ناتوانێ بژی و هەروەها ئەم ئاینەش دوجار ئەبێ بهێنرێتە زمان و زمان بگرێت و ژیانی کۆمەلگا ڕێکخات. بەڵێ وەڵاهی ئەوە پێم وایە دەربڕینێکی زۆر سادە و ساکاری ئەو کەسانەیە، یعنی بیرکردنەوەیەکی سەطحی ئەو کەسانە دەرەخە. چونکە یعنی ئەمە پرسیین باشە ئەگەر ئاین هەر بۆ تاکە کەس بێ، یعنی ئەمانە بابێن ڕێگایەکمان پیشاندن چۆن ئاین هەر بۆ تاکە کەس بێ. یعنی هەر کەسێک دانیشە لە ماڵەوە چی ئەکات؟ تەنها ئەخۆ ئاین بریتینی لە نوێشکردن. ئەگەر بریتی بێ لە تەنها نوێشکردنی ژۆر بگرین کە عیبادەتێکی شخصی زۆر شخصیە، ئێمە بینین دەقمان هەیە لە ناو ئایناکە پێ دەڵێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. واتە خراپە بڵاو مەکەنەوە. ئەتۆ نوێژی کە ئەیکەیە بێ و نوێژە ڕێگری لێ بکە، یعنی وا لێ بکە ڕێگری لە خراپە بکەیت. باشە یعنی چۆن ئەتوانی تۆ بڵێ وەڵا ئاین تەنها پەیوەندیەکی تایبەتی ئینسانە بەخواوە. باشە ئاین داوای ئەوە لێ کاڵێ لە هەر شوێنێکا کە ناعەدالەتی هەبوو تۆ بێ بچی عەدالەت بەرپاکەی. لە هەر شوێنێکا کەسێک زوڵمی لە کەسێکی تر کرد تۆ بێبسی ڕێگری لە زاڵمەکە بکەیت، پشتی مەزلومەکە بگری. باشە ئەوانە هەمووی خۆی بریتێ لە هاتنەناوەی ئاین بۆ ناو فەزای گشتی. ئەنی چۆن چەندین حەدیسی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە تەکیل لەسەرەوە کاتەوە تۆ موسڵمانێکی تەواونی ئیمانت دامەزراو نابێ هەتاکو بەسیترین شت هەتاکو ئەوەی کە خۆت تێری دراوسێکەکەت برسیە تۆ ئیمانت تەواو نییە. یعنی ئەبێ هاوکاری کۆمەڵایەتی لەوێ بۆ عەدالەتی کۆمەڵایەتی نەهێشتنی چینایەتی و جیاوازی. یعنی هەر هەموو ژیان پێویستی بە ئاینە. بە هیچ شێوەیەک ناتوانانی تۆ فەصلی دین بکەی لە ژیانی کۆمەڵایەتی، چونکە یعنی ئەو ئاینە هەر هاتووە کە خۆی هاتووە بۆ ڕێخستنی ژیانی خەڵکە. یعنی پەیوەندی نێوان کەسێک و کەسێکی تر، کەسێک تەنها بە ڕوویەکی گەشەوە لەگەڵ کەسێکا بدوێ و قسە بکە پاداشتی لەسەر وەرئەگرێکەوەتە ئەوە ڕاستەوە منفعەتێکی شخصی من وەریەگرم، بەڵام لە 2000 ئەوە لە ئەنجامی پەیوەندێکی کۆمەڵایەتیەوە منەوە منفعەتم دەست دەکەوێت. یعنی ئەگەر دین بریتی بێ لەوەی کە تەنها یەک کەس یاخود هەموو کەسێک بە تەنها خۆی دین جێبەجێ بکەوەتە ئەبێ هەر یەکەمان بچینە فەزایەکە و بچینە کونجێکەوە و پەیوەندیمان بە یەکتریەوە نەمێنێ، ئەو کاتە مرۆڤایەتی لە یەکتری دابڕێ. نا ئەسڵەن خۆی دین بۆەوە هاتووە کە هەموو مرۆڤایەتی بە یەکەوە گرێبدا، پەیوەندیەکانیان ڕێکخا، پەیوەندیە سیاسیەکانیان ڕێکخا، کۆمەڵایەتیەکانیان اقتصادیەکانیان. باشە زەکاتدان کە ڕوکنێکی ئیسلامەتی من دینداریە. زەکاتدان بریتە لەوەی کە من پارەی خۆم زیاد بوو بێم بە فەقیرێک ساڵانە زەکاتی لێبم. باشە ئەوە لە ڕووی ئابووریەوە دیسانەوە جارێکی تر ئاین هاتوۆتەوە ناو کۆمەلگاوە. یعنی من باشە ئامن ناکاکە من تەنها ڕوکنەکانی ئیسلام جێبەجێیەکەم، یعنی بەڵام هەر یەکێک لەو ڕوکنانەی ئیسلام کە تۆ جێبەجێ ئەەکەی چەندین بەهای کۆمەڵایەتی تایە، وەکوی نوێش کە باسمان کرد، وەکوی کە ڕۆژوو باس، یعنی ڕۆژوش دیسان عەبدایەتیەک و بەندایەتێکی تایبەتی و شخصیە، بەڵام لە 2000 ڕەهەندێکی تری کۆمەڵایەتی وەرئەگرێ کە پێویستە ئینسان شعور لە ڕووی نەفسیەوە شعور بکا بەوەی کە کەسی فەقیر و هەژار چۆن ئەژی. ڕاستە کۆمەڵک ڕەهەندی تری هەیە، بەڵام ئێمە ڕەهەندانە وەرئەگرین. حەجکردن ڕوکنێکی ئیسلامەتیە باشەکە کە تەنها با تاکە کەس بچێ حەج بکا، بەڵام کاتێک کە تۆ ئەچی حەج ئەەکەی هەرچی مرۆڤایەتی هەیە تێکەڵ ئەبێ، جیاوازی چینایەتی، جیاوازی ڕەگەز، جیاوازی ڕەنگ، تەنانەت جیاوازی لە بینی ژن و پیاویشان نامێنێت لە کاتی حەجکردنە. باشەوە ڕوکنێکی ئیسلامەتیە. لەبەرەوە ئەو کەسەی کە ئەڵێ دین ئەبێ ئیلا پەیوەندێکی کۆمەڵایەتی بێ و نەیەتە، یعنی پەیوەندێکی عەفوەن شخصی بێ لە بینی عەبدێک و لە بینی خوایە، ئەوە ئەسڵەن نە لە دین تێگەیشتووە نە لە ژیانیش تێگەیشتووە. بەڵام ئەگەر ئێمە دکتۆر بەدیوێکی تری شاباسی بکەین، هەروەکو دکتۆر کەریم بۆ نەباسی و نە حرەکاتی جیهادی کە ڕاستە تێبینی هەیە، نازام چی هەیە لەسەری هەر بۆ خۆی ئەوانە زۆرجا ممارەسەیەکەن، یاخود با بە شێوەی دیوێکی ترا بڵێن ئەو ئینسانانەی کە دەقەکانە هێنە گۆ و تەفسیر و ڕاوی جیاوازە بەخشن بە دەقەکان و ئەیانەوێ یعنی ئیسلام تەرجەمەکەن، هەر بۆ خۆیان کە ئینسان دوجار غەریزەیە و بیرەکاتەوە ئەمە تەرجەمەکە بۆ خۆی هەڵەی ئەوانە نابێتە بەشێک لەو پاساوانەی کە بەرامبەر ئەیانەوێ ڕۆڵی دین گۆشەگیرکەن، یا بڵێن دین نەزاهەتی دین با تێکەڵ بە سایکۆلۆژێت و ویستی دەرونی تاکەکان نەکرێت. ئەوە بێگومان وانە، چونکە ئێمە ئەوە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەقەکانی دین دەقی خراپن بۆیە ئەی چۆن ئەمە جیا بکرێتەوە. ئەوە پەیوەندی بە ئاستی هۆشیاری ئەو کەسانەوە هەیە کە دین جێبەجێ ئەەکەن لە غیری ئاینی ئیسلامی ژوەرگرە، لە هەموو ئاینەکانی ترا، لە کام بیردۆز و فکرەیە کە لە ژیان ئێستا خەڵک بە میسالی ئەزانێ و ئەڵێ ئەوە مرۆڤایەتی پێی گەیشتووە غیری دین بابێ سیرکە کۆمەڵک بەهای جوانی هەیە، بەڵام ئەو بەهایانە کاتێک کە ممارەسە ئەکرن
لە کۆمەلگا جیاوازەکانە شتی زۆر خراپتر بەرهەم ئەهێنێ. ئێمە باشە ناڵێن دیموکراسیت ڕێگایەکی زۆر ینی ئالێتێکی زۆر گونجاوە لەم سەردەمەیە هەیە، یاخود فکری لیبرالی کە ئێستا لە دنیاە دنیای تەنیوە فکری لیبرالی فکرێکی زۆر کراوە و منفتح و ئینسان دۆستە، بەڵام هەر ئەوانەی کە هەڵگری فکری لیبرالین خۆیان یان ڕاوەی بیردۆزەکەی خۆیان ئەکەن لە ممارەسەیە زۆریان ئەکەونە هەڵەوە، زۆریان ئەکەونە ئیجحافەوە. سەردەمێک کە مارکسیەت بەربڵاو بوو دنیایان تەنی بوو بۆی کە مارکسیەت بریتە لە سەرخستنی چینی پرۆلیتار و چینی ژێرەوە و نەهێشتنی جیاوازی چینایەتی، بەڵام هەر خودی مارکسیەت دوایی خۆی بوو بە دەسەڵاتێکی خۆسەپێن بەسەر کرێکار و پرۆلیتار. لەبەر ئەوە ئاستی هۆشیاری و کەسانەی کە ئەیانەوێت دەقەکانی دین دابەزێنن تا چەند بێ بەو شێوەیە دین ڕاواکەن. بۆیە ئێمە ئەمانە زۆر جەخت لەسەرەوەکەینەوە کە بێ مسلمان لەم سەردەمایە فکرێکی زۆر کراوە منفتحی هەبێ، بۆی کاتێک کە هات ئاەتی قورئان یاخود حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاوەی کردای بەزان بۆ ناو کۆمەلگا بە شێوەیەکی وا دای بەزێنە کە نەکەوێتە هەڵەوە لەگەڵ کۆمەلگاکەی خۆیان تووشی تەسادم و بەریەکەوتن نەبێ. یعنی ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئاستی هۆشیاری کەسەکان و چونکە تونڕەوی عەفوەن ئەمەوەش بڵێم تونڕەوی تەنها لە ئیسلاما نییە، تونڕەوی لە لای ئاینەکانی تریش هەیە، لە لای بیردۆز و فکرەکانی تریش هەیە، کامێکە زۆر خۆی بە نەرمونیان پیشانەدا جۆرێک لە تونڕەوی لە ئەتباعەکانیا دەرئەکەوێت، ئەویش پەیوەندی بەو کەسانەوە هەیە کە شوێن کەوتەی ئەو فکرە و بەرنامەیە. بەڵێ سپاس دکتۆر. دکتۆر کەریمەوەی دکتۆر ئیسماعیل هێمای بۆ کرد یاخود پرسیاری کە کردم زۆر جار هێنانە گۆی دەقەکان لەلایەن ئینسانەکانەوە یاخود شوێن کەوتەکان بۆ خۆی ئەمانە یعنی تعریفێک بەسەر دینە ناسە پێن لە لای بەرامبەرەکان کە ئاستی وشیاریان هێندە ئەوان تەنکە یعنی دێن لە شخصەکانەوە متابعی دینەکە یاخود لە شخصەکانەوە چوارچێوەی دین وەرەگرن و پێناسەی دین وەرەگرن و ئەو پێدرا و ڕەهەندە جیاوازانی کە دینەی بەخشێتە کۆمەلگا لە تاکەکانەوە بۆ خۆیان وەرەگرن ئەوانەی کە تابعن یاخود شوێن کەوتون یاخود ئەبن لە بانخوازی و دینە. بە تاکید خۆی تەطبیقی هەڵە پراکتیزەکردنی هەڵە بۆ دین خەڵکی لە دین دوورە خاتوو. ئەمە واقعە بڵاوبوونەوەی ئلحاد لە ئەوروپا یەک لە هۆکارەکانی ممارسەی هەڵەی قەشەکان بوو کەنیسە بوو بۆ دیانەتی مەسیحی. کاتێ دیانەتی مەسیحیان گۆڕی بە دیانەتێک یارمەتیدەر بۆ دەرەبەگی و بۆ ئەقتاع و بۆ پاشاکان خەڵکی لە دین ڕەوی و ئلحاد بڵاو بوویەوە. هەر لەبەر ئەوەشە هەوڵ ئەدرێت حرەکاتی و بێنرێتە کایەوە بۆی دین لەبەر چاوی خەڵکی بخات. ئەمە یعنی شتێکە حاشا هەڵنەگرە تەطبیقی هەڵە بۆ دین منەفرە، یعنی دین ئەمڕۆکە ئەوەی ئەمڕۆکە خەڵکی لە دین دوورە خاتەوە دراسەکردنی دین نییە، لە واقعیت دراسەکردنی دینە بەڵکو سیرکردنی ئەو کەسانەیە کە زەق کراونەتەوە لە شەریحەیەکی کەم لە کۆمەڵگەی مسلمانان ئەمانەن ئیعلامی دوژمن بەرامبەر زەقیان ئەکاتەوە گەورەیان ئەکاتەوە دەنگیان بەرزەکاتەوە بۆ ئەوەی لەبەر چاوی خەڵکی بخەن. مەسەلەن بۆ نمونە یعنی ئێمە جاران کە باسی ئیسلاممان دەکرد بۆ خەڵکی نمونێ شتێکی نمونەی هین نیشانی خەڵکیدرا، بەڵام هاتن داعشیان نیشاندا. داعش ئێستا بە خەڵکی تەنانەت ئیسلامیەکان نیشانی کاتێک کە باسی دەوڵەتی ئیسلامی لا ئەەکەی داعشێتە بەرچاو. ئەمە شتێکە مستهدەفە و با بڵێن بە هین کراوە و بە نەخشە کراوە و هەروە هەڕەمێکی نەبووە. خاڵێکی تر یعنی دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێدا ئەو کەسانەی کە با بڵێن ئەیانوێ خۆیان با بڵێن وەزیفەی دین دیاری بکەن، کاڵە دین بۆ تاکو و با بڵێن هین بۆ کۆمەڵگە با بڵێن دروشمێکە ئاین بۆ تاکو و ئازادی بۆ هەمووان. ئەمانە ئەگەر تەشریحی دکتۆر ئیسماعیل تەشریحێکی جوانی ئینەکەی کرد، ئەگەر بێت و داوای لێ بکەی بۆمان شەرحکەن چۆن مەسەلەن ئەوە تا دکتۆر ئیسماعیل مەسەلەن سەلمان دیکە مەسەلەن تەنانەت نوێژ ڕۆژوو حەج زەکات ئەمانە هەمووی ڕاندی کۆمەڵایەتی هەیە. چۆن ئەتوانی تۆ بێنە بۆم شەرحکە بزانم چۆن ئەتوانی دینداری بۆ تەنا بۆ تاک بکە. هیچ دینێک ئەوەن ئێمە بێ دین لە کێ وەربگرین، ئەمە خاڵێکی گرنگە. ئایا لە دەقەکان وەری بگرین یا لەو کەسانی کە دوور لە دینەوە ئەلمانیەکان مەسەلەن کە خۆی لە زەهنی خۆیان وێنەیەکی بۆ دین افتراس کردووە، یعنی وەزیفەیەکی بۆ دین داناوە لە زەنی خۆیان دایناوە ئەبێ دین ڕۆڵی دین ئەوە بێ یا وەزیفەی دین ئەوە بێت. لە واقع دین لە دەقەکان وەرەگیرێ دوو لە سروشتی دینەکە وەرەگیرێ، یعنی
هەر سروشتی هیچ دینێک هیچ دینێک سروشتەکەی و قبول ناکە کە هین حەسر بکرێت لە بەڵام ببوورە دکتۆری ئاین پێ دوانێ خۆی وەسیلەیەکەیە لە بینی دین و یعنی ئەو دینە کە بگەێنرێ بە خەڵکی لە بینی دین و تاکە یا کۆمەڵگا ئێخۆ بێ کەسێک بێ شەرحی ئەم دینە بکاوە بانخوازی بێەوە منازیری بێ بیگەێنێ بە کۆمەڵگا بخۆت پێ دوانیە یعنی ئەمە ئیشکالێکی گەورەیە لە ناو تاریخی ئاینی شاوە لە ناو بەتایبەتی ئێمە گەربین ئەدوین ئاین کە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ناو مێژووی ئیسلامیشا بۆ خۆی ئەمە ئیشکالێتیی گەورە بووە هەمیشە مشکلەی دین و کۆمەڵگا بەشێکی زۆری لە ممارەسەکردنەوە لە گەیەنەرەکانە یا ئەوەی کە پێوتێ نێنەر یاخود ئەوەی کە پەیامەکەی پێ و ئێوە بیگەێنێ لە ئاستی پێویستانەی توانیەوە بیگەێنێ ئەمە خاڵێکی زۆر جەوهریە وەکو بدایەتیش ئاماژەم پێدا تەطبیقی هەڵە بۆ دین خەڵکی لە دین دوورە خاتووە بۆیە ینی پێغەمبەرانێک لە ئیشەکانی پێغەمبەران خەڵکانی کامل بوون خەڵکانی ناضج بوون خەڵکانی پێگەشتوو بوون هەتا لە ناو تەسەوفە هینەکەی مستەلحەکەی باسی شێخی کامیل دەکات ئەمان هەمووی لە بەتاڵەوە نەهاتووە کە وەختی خۆی لە وەختی با بڵێن پێش نەمانی حتا لە وەختی عەباسیەکان و دوای عەباسیەکان هەموو کەسێ بۆی نەبوو باسی ئیسلام بکات و مەوعیزەی خەڵکی بکات ئیلا بۆ ئەهلیەتی کێ بووایە شیا بووایە حتا لە جارێکیان مەموو نەفەرێکی بینی باسی مەوعیزەی خەڵکیە کردناری بە شوێنێ لێ کۆمەڵە پرسیاری لێ بچۆن لە خۆتەوە با بڵێن خۆداتە بەرەم ئیشە دوای کە کۆمەڵە پرسیار شتیان لێک سێرەکەن ئینسانێک لە دین باش تێگەشتووە ئەزنی پێدا ئەهلی تەسەوف مەسەلەن وەختی خۆی هین هەبوو ئیجازە هەبووە ئیجازە هەبووە ئەو شێخە ئەو کەسەتر شێخایەتی بکە و خەڵکی پێ بگەێنێ فتوا مەسەلەن فتوا بە ئیجازە بووە هەر کەسی هین نەبووە کۆن یعنی زۆر کۆمەڵە پێوە و ڕێسای تایبەتی خۆی هەیە کۆم زۆر مبەرمەج بووە بەڵام کاتێک لەبەرەوە یعنی تطبیقی تێگەشتنی ڕاست تطبیقی ڕاست تێگەشتنی هاوسنگ تطبیقی هاوسنگ تێگەشتن لە یعنی تێهەڵکێشکردنی ڕواڵەت و ڕۆح ڕواڵەت و مەبەست سپاس دکتۆر دکتۆر ئیسماعیل ئێستا باسێکی ترەیە کە ئەمان تازەیە هەرچەند بە نسبەت ئێسەوە لەوانەیە یا ئێمە وەکو میلەتی کورد تازەیەگینا ئەمە پێشتریشەوە پێشکەوتنی دنیای تەکنەلۆژیا و بە گونبوونی جیهان ئەوەی پێوتێ گڵۆبالیزیشن یا عەولەمە تا چەند یعنی بەشێکی زۆر لە فەیلسوفەکان قسە لەسەرەوەکەن بە تایبەتی خۆراوایەکانیان ئەڵێن ئەمە ئەبێتەوە ڕۆڵی دین بچووکە کاتەوە گۆشەگیریەکەوە ئەبێتە بەدیلی ئاین و ئەو بەها ڕۆحیانە نرخیان نامێنێ ئایا تا چەند ئەم بۆچوونانە واقعیە ئایا لە سەردەمی بەجیهانی بوونەوە گۆڕانکاری خێراکانە ئاین لە ناو فەزای گشتیاوە لەو جۆرەی کە ژیانکردنی کۆمەڵگا و مرۆڤایەتی پیاتەیە پەڕێ ئەو ڕۆڵ و پێگە و کاریگەری خۆی هەرمێنێتەوە بێگومان ئاین کۆمەڵێک بەهایە لەگەڵ وجودی ئینسانە وجودی ئەبێ یعنی ئەگەر هات و تەکنۆلۆژیا و ژیانی تازە ئینسانیەتی لەناو برد ئەو کاتە دین لەناو ئەچێ مادام ئینسان وجودی هەیە و ئەژی دینیش وجودی هەیە ئەبێ و ئەژی چونکە ئینسان خۆی یعنی ئەوەی کە ئینسانێکی سەوی بێ مەقسەمان لەسەر حاڵەتی شازولادان نییە بەڵام ئەوەی ئینسانێکی سەوی بێ خۆی پێویستی بە کۆمەڵێک بەهایە هەر لە نەفسی خۆیە کە پێوی بژی لەبەرەوە ئەگەر کەسێک دینی ڕاستەقینەشی پێ نەگەیشت بێ ئیلا کۆمەڵێک بەها هەیە کە لەسەری پەروەردە بووە و لەسەری ئەژی ئەم بەهایەنە لە ناو ذهنێتی ئەو کەسەیە وجودیان هەیە ڕسکاون تەوجیهی سلوکیشی ئەکەن لەبەر ئەوە هەموو سلوکێکی ئینسان کە لە ژیانە هەر هەڵسو کەوتێک لە بچووکترین شتەوە هەتاکو گەورەترین شت کە ئینسان ئەینێ ڕنگدانەوەی بیرکردنەوە و ئەو بەهایانەیە ئەو منزومەی بەهایەیە کە ئینسانەکە خۆی بڕوای پێیەتی و لە چوارچێوەی ئەو منزومەیە یعنی ئەجوڵێتەوە بڕیارەدا ئێمە یعنی ئەگەر هەتا دوور بڕۆین بۆ کۆمەلگا دوور لە شارستانیەتیش ئێستاکە ئەژین یعنی نزیک ببیتەوە لە ناویانە بژی ئەبینی ئەو کۆمەلگایانە بۆ خۆیان هەڵگری کۆمەڵێک بەهان لەسەر کۆمەڵێک پرەنسیپ ڕێکەوتون کە ژیانیان ئاوا بڕا بەڕێگاوە چونکە ئینسانیەت یعنی وەکو کە وتمان دین بۆ تەنها کەس نییە ئینسان خۆشی بەتەنیا ناتوانێت بژی یەک کەس بە تاکە کەس ئللا ئینسان پێویستی بە تەجەموع و بە کۆبوونەوەیە کاتێک کە کۆ بێتەوە بێ ئینسانانە هەمویان لەسەر کۆمەڵێک شت کۆک بن کە ئێمە ژیانمان ئاوا بڕا بەڕێگایە ناکرێ ئێمە سێ کەسین مەسەلەن لەم ژوورەیە بمانەوێ قسە بکەین هەر یەکەمان بۆ خۆمان قسە بکەین ئەبێ ڕێکەوین تۆ پرسیار لەمە بکەی پرسیار لەو بکەی من ڕێگا بە تۆمە ئەو ڕێگا بە و بە یعنی ئەوە خۆی بۆ خۆی کۆمەڵێک ڕێکەوتنە ژیان ئەوە کەواتە ئەما گەر دایرەکەی گەورەکەین
کۆمەلگاش پێویستی بەوە هەیە کە لەسەر کۆمەڵک شت ڕێکەوێ ئەو شتانە پێیانەوترێ بەها پێیان ئەوترێ ئەو شتە معنەویانەی کەوا ژیانی ئێمە ڕێک ئەخەن ئێمە لە کاتی نەبوونی ڕقابەیەکی زۆر دیاریکراویش لەسەرمان ئەو بەهایەنە کار لە ژیانمانەکەن ئەوانە کولتوری ئەو کۆمەلگایانە پێکەوێ دکتۆرەتەوێ بڵێ ئەو بەهایانە ژیانی دەستە جەمعی دروستەکەن یاخود بڵێن پەیمانی کۆمەڵایەتی دێن نەکایەوە کۆمەلگا لەسەر کۆمەڵێت قوساد یا کۆمەڵێ نۆرم یا کۆمەڵێ مۆراڵی گشتی کۆدەنگە بن بێگومان ئەبێ وابێت چونکە ئەگەر ینی مرۆڤ وەکو وتم مەهماکان تەکنۆلۆژیا پێشکەوێ مرۆڤ ناتوانێت ئیستیغنا لە مرۆڤێکی تر بکە ناتوانێت لەگەڵ یا بچی لە دوجارە ئەو مرۆڤەکە ئەیەوێ شتێک بکە بۆچەی ئەکا مثلەن ئەیەوێ شتێکی تەکنۆلۆژی بەرهەم بێنێ ئینتازێکی هەبێ ئەو ئینتازە بۆ چێیە ئەگەر من و تۆ بەکاری نهێنین کەواتە تەکنۆلۆژیا خۆشی کە گەیشتۆتە ئەو ڕادەیەت پێویستی مرۆڤەکانە عرضکردنی مرۆڤەکانە بۆ یەکتری هەر تۆ وەکو شانۆیەک سەیریکە ئەگەر کۆمەڵک ئەکتەر لە ژوورێکی تاریکی بێ جمهور دانیشن بۆ خۆیان نمایش بکەن ئەوە چی ئەگەێنێ بەڵام ئەگەر تەنها یەک کەس لە ژوورەکەی هەبێ ببێتە بینەری ئەو شانۆیە ئەوە پەیوەندیەک دروستەکە لە بینیانە لەبەرەوە مرۆڤ دایمەن پێویستی بەوە هەیە مرۆڤایەتی پێویستی هەیە کە لە نێوان یەکتریە پەیوەندیان هەبێ بەیەکەوە بژین ئەم بەیەکەوە ژیانە پێویستی بە پرەنسیپە پێویستی بە بەهایە دینە مەڕێکەخە ئاین جوانتە ئێمە ناڵێن تەنها لە ئاینە ئەو بەهایانە هەیە لە لای کۆمەڵێک ئاینی تریژ یاخود بڵێن لە لای بیردۆزە مرۆڤکردەکانیشا بەهای جوان هەیە بەڵام ئێمە ئاڵێن ئاینی پیرۆزی ئیسلام جوانترین بەها پێشکەش بە مرۆڤایەتیەکە بەهای دادگەری بەهای پێکەوە ژیان بەهای یەکتر قبولکردن تەسامح بەهای هاوکاریکردنی یەکتری ئەوانە هەمووی کۆمەڵک بەهان کە عەدالەت بەرپاکردن کە زۆر گرنگە لە کۆمەلگایە ینی زۆرترین کێشە کە ئێستا لە کۆمەلگاکانە دروستە بێن غیابی عەدالەتە باشەکەم ئەم بەهانەی تێبوون ئاینی پیرۆزی ئیسلام باسەکەی زۆر جار گوێبیسیەوە بین باسی گۆڕینی ئاین نەکرێت دکتۆر یعنی گۆڕینی ئاین هەروە ئاسانە کە تو بوون باسی ئەوە لە ڕووی دەق و لە ڕووی پەیامەوە دوا پەیامی پیرۆزی ئیسلامە خۆی گەورە ناردوێتی وە کۆتا بە کۆتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناردوێتی کە ئەمە دوایین پەیامە ئەمە ئەگۆڕێ ئایا کۆمەلگا ئەتوانێت ئاین بگۆڕێکە لەسەر کۆمەڵێ بەها و نۆرم و پێدراوی دیاریکراوە کە وەکو تۆ باست کرد یعنی چۆنەڵی ژیانی دەستە جەمعی و فەزایەکی گشتی دروستەکە تاوەکو هەمووی لەسەری کۆک بن ئەمە بە ئاسانی ئەم کۆکی و ئەم دەستە جەمعیە گۆڕانکاری تیاکرێ بیکەی بە ئاینێکی تر بگومان نەخێر ئەوە ئەگەڕێنەوە بۆ ئەو قسەی کە لەسەر تا کردمان کەوتمان ئاین سەرچاوی سەرێکی دروستکردنی کولتورە کولتوری کۆمەلگا بریتیە لە شێوە ژیانی ئەو کۆمەلگایە لەو کاتەیە کە تایە ئەژی ئەو کولتورە سەرچاوی سەرەکی ئێستا لە کۆمەلگا ئیسلامیەکان ئەبریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ببوورە بەر لەوەی وەڵامیەوە بێتەوە کەواتە توێ بڵێ کولتور دەستکاری ناکرێت کولتور گۆڕانکاری تایە زۆر قورسە نەگۆڕە کولتور ناتوانین بڵین نەگۆڕە کۆمەڵک بەها هەیە بەڵەتیایە نەگۆڕە بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی ژیانە جێبەجێکردنی ئەو بەهایانە ئالیەتی جێبەجێکردنیان ئەگۆڕێ وەیلا کۆمەلگاکان یعنی ناتوانن ئاینەکان واز لێ بهێنن ئێستا ئاینی هیندۆسی تۆ سەیریەکەی لە هیندستانە لە چەندەها ساڵە ئەو ئاینە وجودی هەیە خۆیمە گەر سەیرێکیشی بکەین ئەبینین خوڕافەیەکی زۆری تایە کە بۆ دنیای مۆدێرن ناگونجێ بەڵام ئەو خەڵکە وازی لێ ناهێنێ ئێستا بینین لە هیندستانە گەورەترین دکتۆری دنیا ئێستا لە هیندستانە لە ڕووی پزیشکیەوە زۆر پێشکەوتون کە ئەوە زانستێکی سەردەمە بەڵام لە هەمان کاتا بینین ئاینەکەیان وجودی هەیە و هەرماوە چونکە ئەو ئاینە بۆ بە بەشێک لە کولتوری ئەو کۆمەلگایە ئێمە لە کۆمەلگای کوردواری خۆشمانە بینین خەڵکێکی سەطحی هەبوو بەتایبەتی لە ساڵی نەوەتەکان زۆر بە خراپی دژایەتی ئاینی ئیسلامی یەکرد و پێی وابوو کە ئیسلام زۆر بە ئاسانی ئەتوانێت لە ناو یعنی زهنی ئەو خەڵکی خۆمانە دەربێنێ بەڵامە بینین ئەوانە ئێستا خۆیان جارێکی تر گەڕاونەتەوە بۆ بەها ئاینیەکان ئەگەرتی بە تەزاهوریش بێ بەڵێ سپاس دکتۆر کەریم تۆ لەسەر ئەوە هیچ شتەیە لەسەر گۆڕینی ئاین ئایا ئەگەر بڕیار بێ ئاین کۆمەڵە بەها و نۆرم بێ و ژیانی دەستە جەمعی دروست بکەوە کارکرد و شوێنووی و جێپی خۆی لە ناو کۆمەلگا بکاتە و هەمیشە کاریگەریەکانی دیار بێ ئایا بۆ خۆی ئەمە دەستبەرداربوونی ئاسانەوە دەستکاری بکرێت لە ناو فەزای گشتی بهێنرێتە دەرەوە دیسانەوە ئاینێکی تر ئەوەی یاخود کۆمەڵە شوێنکەوتی تر کە ئاینێکی تر بۆ خۆیان بە حەقەزان بهێن بیکەن بە بەدیلێم ئاینە بەتایبەتی لە کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای کوردیدا خۆی ئاین ئایا گۆڕدرێ یعنی سەرهەڵدانی فراق من نەختێ لەمانە
جزئيا نك كليا لقل دكتور اسماعيل بلا مختلف جوازم بلا اين اقول هري اول شيء لنا اسلام امام فرقانا هي امام فرقانا يعني هنديك فرقه الاسلام وسري هل دعوه بلا مزور جواز الاسلام بەڵام دوجار بوو لە دکتۆر ئەوانە هەموویان دوجار لەنەو مەنزومەی ئیسلاما بەڵام يعني بابن خوا پاراستنی ئیسلامی گرتوتە ئەستۆ ئەگینە ئەگەر نەگرتایەتە ئەستۆ ئێستا ئیسلام وەک خۆی نەما بووە ئێستا زۆربەی ئەدیانەکان یعنی گەر تەماشایان بکەی لەگەڵ حقەتی ئێستا مەسیحێت ئەگەر تەماشای بکەی لەگەڵ مەسیحێتی کاتی عیسا زۆری جیاوازە ئەم فرقە ئیسلامیان کەواتە ئەکرێ يعني مثلا خاص ئەگەر تەویلی باتنی ئێستا بۆی ئەلمانیەکان ئەو هەوڵەی کەئیدان بۆ گۆڕینی ئیسلام خۆی ئیسلام دەقەکانی ڕێگەنادا با بڵێن ئەو وعدەی خوادایەتی بیپارێزێ ئەگینا هەوڵی زۆر هەیە بۆ گۆڕینی یەک لەو هەوڵانی هەیە ئەمڕۆ ئەلمانیەکان یا حەداسیەکان با بڵێن ئەمسالی شەحرور و محەممەد ئەرەگۆن و ئەو جۆرە کەسانە ئەیانوێ کاتێکە یا نەسر حامدە بوزەی خەڵکانێکی تر کە یانوێت تەفسیری دەقەکان بکەن تەفسیرێکی جیاواز لەوەی کە هەموو ئومەی ئیسلامی کردوێتی خۆ ئەگەر بۆیان بچێتە سەر فعلەن ئاینێکی تازە بەرهەمەهێنن ئاینێک ناوی ئیسلامە بەڵام هیچ ڕەبتێکی بە ئیسلامی حقیقی و نامێنێت بەس لەبەرەوەی یعنی با بڵێن پاراستنی ئەم ئاینە خۆ سبحانه وتعالى خستوێتە ئەستۆ بۆیە زۆر جار ئەم فرقانە پێیابن و ئەبنە بە فرقەیەک لە دوایە ئەبنە فرقەیەک بەڵام ئیسلامەکە وەکو خۆی کۆمەڵە کەرەمێنێت وەکو حەدیسەکە فەرمێ لە هەموو هینێکە لە هەموو سەردەمێکە کۆمەڵە خەڵک دێن ينفون عنه جهل حدثك سابر مناته يعني الله زيادة الروكران نفامي نفامان وأماني لي دور خنوة وأفرمي يأتي على رأس كل 100 عام يأتي من يجدد لأمتي أمر دينهم أجر ونبوايا إسلام لأخويا بهيس نبوايا بالنبوايا فعلم قرآن كاري زوري بسرائهن راو أجر دقيقين خاصة القرآن بارز راو نبوايا أم إسلامه يعني إسلامي كتربو لبرو ممكنة للروي مبدئية وممكنة بلان برانبر بإسلام ممكنية لبرو كإخوة خوي وعدي داوا أما قينا عم بها هناك جوازة بلان أوي دكتور باسي كر يعني أمش بردي هو بولاي كالتور يعني لوجيكيات لراية بردي هو بولاي كالتوري كومالغا ومن ديسانا أي بسمو ببشيكي بيا دوريا خو سايكولوجيتي إنسان خويا أي إنسان بأساني أتواني بو خوي دەستبەرداری بیر و بۆچوون و قەناعەتێک بێت کە یعنی بووە بە بەشێک لە کەلتورتیایەوە و دکتۆر باسی کرد بەشێکی زۆری لە سەوابیتەکانەوە نەگۆڕەکان دەستبەردار بوونی ئەمە ئاسانە خۆی وردە ممکنە بگۆڕ ئێستا مەسەلەن ئەم مسلسلات بابن مسلسلات زۆر بای کۆمەڵایەتی تێکداوە ئەکرێت زۆر بای کۆمەڵایەتی تێکداوە مەسئلەی بابل مسألة هني خيانة زوجي وزوج تلم بابتانا لري مسلسلات وكهنا كرت فعلا تأثير خلقية كا وممكن بيجوره تيجاشني خلقي يا بابل المفاهيم مكان برسال يكم تكلم إسماعيل كر مسألة علماء مسألة بينازي إنسان بآين يعني أجر بيم مش إضافيك بو والله أوش بما بەڵێ دنیای مۆدێرن ئەمڕۆ دنیای تەکنۆلۆژیا زیاتر مەشغوڵ تەکا بە دنیاوە زیاتر یعنی بوارەکانی هین ئەوەنە زۆرە وەخت زۆرە بات وەخت زۆر بەڵام فلەخیر لە کۆتاییە هەر بێنیاز ناکە لە ئاین دوای ماوەیەک سەیرەکە لە مادیەتا غەرق بووی هەستەکەی لە ناخۆ هەستەکەی پێویستی بە گەڕانەوە بۆیە لە ڕۆژاوە ئێستا مەسەلەن هین هەیە گەڕانەوە بۆ ئەگەرم بە دوو ئاینەکانی ترە بازێ بێتە بوزایی بەڵام دکتۆر پێشوانیە بە دیوێکی ترا وەسیلەیەکی باشە یاخود کۆمەڵی ئامرازی باشە بۆ گەیاندنی زیاتری ئاین یعنی بۆی بەڵێ یعنی لەوانەیە جاران ئەگە پێویست بە بانخوازە یاخود داعیەوەی بۆ بڵاوکردنەوەی دین و بۆ ئیشکردن لەسەر ئیسلاحی کۆمەڵگا ئێستا لە ڕێی تەکنەلۆژیاوە بۆ نمونە لە ڕێی فەزاوە لە ڕێی تیڤیەکانەوە لە ڕێی ئینتەرنێتەوە ئەتوانێت بە زووترین کات ئەم پەیامانە بگەێنرێت بۆ خۆی پێدوانیە دوجار یعنی چۆنەڵی هۆشیاری یاخود سەقافەی کۆمەڵگا دەبێتە سەنتەر لە مامەڵەکردن لەگەڵ تەکنەلۆژیا
نەخۆی تەکنۆلۆژیا ئەگەر ئێمە لە کۆتایە تەکنۆلۆژیا زۆر لە خزمەتی قزە ئیمانەکانایە زۆر خاستن عالمی کۆمپیوتەر من لەسەرەوە شتێکم نووسیوە بەتەما بوومەکو هینێک لە نەدوێک بۆ بگرم تەکنۆلۆژیا لە خزمەتی قزە ئیمانەکانە بە تایبەت کۆمپیوتەر و بەرمەجە و ئەم جۆرەشتانە ئەم مەسایلانە زۆر خزمەت بە قزە ئیمانەکانەکەن زۆر مەفاهیمە ئیمانەکان نزیکەکەنەوە لە تێگەشتنی بەشەر زۆر جاران کە خەڵکی نەیتوانێت لێ تێبگا ئێستێمە لێی تێگەن زۆر باسانی ئەتوان لە ڕێی تەکنۆلۆژیا تێبگەن بەڵام تەکنۆلۆژیا لە هەمان کاتە ئەوەنە شتی با بڵێن مەسەلەن ئەم هەموو وەسایلی تەرفیهەیە کە هەیە ئەو فعلا خەڵکی زۆر مەشغوڵەکات یعنی ئەتوان مەسەن یاری با بڵێ ئەم یاری پەبجی و ئەم جۆرەشتانە کە ئەمر شەباب ئەمڕۆ خەریکنی بۆی هەیە مەسەلەن خەڵکانێک ئیدمانی لەسەر بکەن هەموو وەختیانی هین بکات و بەنجانەکە هینانەکە لە دنیا دایان ئەبرە لە دنیا کەواتەوەش پەیوەندی بە وشیارەکەەوە یعنی تا چەند ئێمە کاتەکانماندا بەشەکەین بۆی کە بە تەکنەلۆژیا خەریک بی بەشێکی و بەشێکشی لەگەڵ مەسایلە ڕۆحیەکان و ئەو تەکنەلۆژیا بخیتە خزمەتی دینەوە یاخود مەسایلە ڕۆحیەکانەوە کە دوجار لە ناو فەزای گشتی هەموو خزمەت بکات. دکتۆر ئیسماعیل ئەگەر ئێمە لە ڕووی سیاسی و بەڕێوەبردن و کارگێڕیەوە نمونەبینەوە زۆرجار قسە لەسەرەوە کرێ گوترێ لە شارستانێتی ئەوروپا بەتەری خۆراوە یاخود ئەو وڵاتانەی کە بە ئاشکرا ئیعلانی بە سیکۆلاربوون یا ئەلمانی بوونی دەسەڵاتیان کە دینیان دوورخستۆتەوە و دەڵێن ئەم دەسەڵاتە دینیش دەسەڵاتێکی هێور و ئارام و دادپەروەرە و دینیش ئیش ناکاتیە یعنی ئەمە کرێ بە پاساوێک بۆ دوورخستنەوەی ئاین لە ناو فەزای گشتی و لە ناو ژیانی سیاسی و سیستمی بەڕێوەبردن ئایا بۆ خۆی ئەم نموزەجە ئەبێتە پاساوێکی ڕاستەقینەی ئەوە کە بۆ خۆی دین تاکەکان لە خۆیان بۆ خۆیان لە ماڵەکان و لە مزگەوتەکانە خەریک بن و سیستەمی حکومڕانیش بە شێوەیەک ئینسانەکان و قانونە وەزعی بۆ خۆیان دایان ناوە بەڕێوەی بەرن و دین هیچ ڕۆڵێکی نەبێت لە ناو فەزایەدا. وەڵاهی من مەمەسارم پێم وایە ئێستا دنیا و عالم تەجاوزی ئەو مەفهومەی کردووە کە جاران ئەیانود جیاکردنەوەی دین لە دەوڵەت و ئەلمانیەت سیکۆلاریزم بریتە لە جیاکردنەوەی دین لە دەوڵەت بەڵام ئێستا خۆ بە عەمەلی هەیەوانە سیستمی حکومڕانیەکان کە دین ئیش ناکاتیایە ئەزانی چییە ئەو پەیوەندی بە بنیادنانی دەوڵەتەوە هەیە ئێستا کۆمەڵێک نەزەریات هەیە لە دنیاە کە باز لە چۆنیەتی بنیادنانی دەوڵەت ئەکا یعنی ئێستا پێم وایە هەم ئیسلامیەکان هەم ئەلمانیەکانیش یعنی ئەوانەی ئەمە توانین بڵێن لادینیەکان ئەبێ تەجاوزی ئەوە بکەن کە ئەلمانیەت من پێم وایە ئێستا سەردەمی پۆست ئەلمانیەتە ئەو ئەلمانیەتی کە جاران سیکۆلاریزم بوو بۆ دابڕینی دین لە دەوڵەت ئەوە لە سەردەمێکی مێژووی ئەوروپایە بوو کە کەنیسە دەستی گرتو و بەسەر هەموو سێکتەرەکانی ژیانە و دەستی نابوو بینەقاقای هەموو خەڵک کاتێک کە مۆدێرنەکان هاتن یاخود پێش ئەوان کە ڕۆشنگەرەکان هاتن باسییان لەوە کرد کە بێ ئەو دینە نابێ بەو شێوەیە هەموو ژیان یعنی داگیر بکە بە تایبەتی ئەو ئاینەی ئەوان کە ئاینێکی محەرەف بوو. ئێستا من پێم وایە لەو سەردەمە تەجاوز کراوە ئێستا ئەگەر بچینە بواری فکری سیاسیەوە ئەبینین کۆمەڵێک نەزەریاتی زۆر هەیە کە باس لە بنیادنانی دەوڵەت ئەکا تۆ ئەگەر بە پێی کام لەو نەزەریانە ئەتەوێت دەوڵەت بنیاد بنی لە ڕووی سیاسیەوە ئایا ئەتەوێ هاوڵاتی لە ناو وڵاتەکەی تۆیە هەمووی یەکسان بێ بە جیاوازی ڕنگ و ڕەگەز و زمان و ئاین و ئاینزایانەوە یاخود ئەتەوێ لەسەر کۆمەڵێک لە کە پێی ئەوترێ بنیادنانی دەوڵەت لەسەر کۆمەڵێک لە کللتوری جیاواز سەیری کۆمەلگاکەی خۆت ئەەکەی لە چەند کللتورێکی جیاواز و چەند ڕەگەزوونەتەوە و خەڵکێک پێک هاتووە ئێستا ئەمە ئەگەر سەیری وڵاتانی غەربیش بکەین نموزەجمان هەیە لە ئەوروپایان نموزەجی عفۆن لە غەربان نموزەجی کەنەدامان هەیە کە نموزەجێکە لەسەر ئەساسی تەعەدودی سەقافی بنیاد نراوە تۆک و تاکێکی مسلمانی شەرقی کە لێرەوە ئەچی بۆ کەنەدا هەموو مافێکت بۆ دابین کرا ممارەسەی ژیانی خۆت بکەیت و بە دینی خۆتەوە بە زمان و کولتوری خۆتەوە بژی لەبەرەوە ئەگەر تۆ خەڵک بڵێ وڵا دەوڵەتی ئێستا دەوڵەت لێ دەوڵەتێکی ئەلمانیە دینی جیا کردوێتەوە لە دەوڵەت ئەوە وانە ئەوە مەفهومێکە ئێستا ئەڵێن ئەبێت دەوڵەت بێلایەن بێت تا ڕەدەیەک بێلایەن بێ لە بەرامبەری هەموو دینە جیاوازەکانە
ڕێگا بە هەموو دینەکان کە چۆن ینی ممارەست تەنانەت غەرب ئێستا گەیشتوتە ئەو قەناعەتەی کە بێ هەموو دینە جیاوازەکان ممارەسەی خۆیان بکەن و کەسیشیان بەرێکەوتنیان نەوێت لەگەڵ کەسی تریانە لەبەرەوە ئەگەر بریتی ینی دەوڵەتەکە بێت و پێناسی و دەوڵەتە بکەیت چ دەوڵەتێکت ئەوێ بنیاتی بنێوە لەسەر چ نەزەریەک بنیاتی ئەنەی و ئەوەش کۆتایی پێ هاتووە کە دین نابێتە داخۆی بەڵام ئەگەر بەدیلەکەی بڵێن ئەوە ئیسلامەڵین ئاینێکی دادپەروەر و خۆت بۆ بە ئەرکانەکان یا خۆت بنچینەکانی ئەرکانەکانی ئیسلام لێناوە هەموو ئەمانە بۆ خۆیان لە خزمەتی ژیانی مرۆڤایەتیان و ژیان ڕێکەخەن فعلەن پۆلێنێکی جوانت بۆ کرد ئەگەر بوتێ بەدیلی ئەمە هەیە ئایا لە غیابی ئەمە یعنی بەدیلێک هەبێت بۆ خۆی دین لە یعنی قسەی چییە؟ نا خۆ دین ئەزانی چییە؟ دین ئەوە نییە هات بێت تەنها بریتی هەموو ئیشی دین بریتی بێ لە بنیادنانی دەوڵەت و سیاست. سیاستکردن جوزئێکە لە ژیانی مرۆڤایەتی لەبەرەوە جوزئێکی کەمیشە لە ناو دینە. یعنی دین هاتوو بۆ مرۆڤایەتی ژیانی مرۆڤ ڕێگەخات لە هەموو بوارەکانە چۆن لە بواری اقتصادا پێت ئەڵێ کاکە تۆ نابێ احتیکار بکەی نابێت سوب خۆی ئەبێ زەکات بێ ئەبێ وا بکەی ئەبێ وا بکەی لە بواری کۆمەڵایەتی ئاڵە خەڵک لەگەڵ یەکتری باش بێ زوڵم لە یەکتری نەکەن بامان شەوە پێت ئەڵێ کاتێک کە تۆ دەوڵەتێکت بنیادنا دەوڵەتەکەت با لەسەر ئەم ئەساسانە بێ ئەنجا لە ئێمە بۆ زانیاری یان لە مێژووی ئیسلامان نموزەیەکی دیاریکراومان نییە لە بنیادنانی دەوڵەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم جۆرێک لە بەڕێوەبردننی وڵاتە بووە کە دەوڵەتی مەدینە بووە لە سەردەمی خولەفای ڕاشیدین لە سەردەمی دوای ئەوانە بووە بە بەڕێوەبردننی خلافەت بۆ بە پشتا و پشت ێ باشە خۆوانە نموزەزێکی دیاریکراو نەبوون کە ئیسلام سەپاند بێتی ئیسلام هاتووە بۆی لەگەڵ ژیانی کۆمەلگایە بژی ئەگەر تۆ لەم ژیانە لە ژیانی سەردەمی ئێستاە بەپێی هەرێکێک لەو نەزەریانە بێ دەوڵەت بنیاد بنەی دەوڵەتی مۆدێرن بنیاد بنەی ئیسلام هەر جێگای ئەبێتەوە تایە یعنی کێشە نییەوە ئەڕێگا درێ بە ئاینەکانی تریشکە ممارەسەی ژیانی خۆیان بکەن لەبەرەوە هیچ کاتێک وجودی دین مساوی نییە بە نەبوونی دەوڵەت بوونی دەوڵەتیش مساوی نیە. تو باسی مۆدێلت کردووە وتت مۆدێلێک کۆتایی پێات و ئێستا ئێمە ڕاستە بە هەموو تێبینیەکەوە لەوانەیە لەسەر بۆ تورکیا بێینەوە بە نمونە کات خۆی هەر ئەوانێکی ئێستا زۆر لە دابڕان و ئەوانە باسە ئاین بۆ تاکو و دیموکراسی و ئازادی بۆ هەمووان ئەکان کات خۆیانەوەت بۆ نمونە پارتی داد و گەشەپێدان لە تورکیا دیموکراسیترین هێزی ئیسلامی سیاسیە لە ناوچەکە قسەیان لەسەرەوە کرد بۆ خۆی ئەم کابرایەش کەکسێکی وەک ئەردۆغان جیاوازەوەی ئێمە تێبینیمان لە مامەڵەکردنی لەسەر کورد و شێوازی ژیانکردنە سیاسی لە منتیقە کوردیەکانەوە مامەڵەکردنی هەیە ئەمە شتێکی کەیە بەڵام بە شێوازەکەی هاتووە بەهای تێکەڵ بە بەڕێوەبرن کردووە یعنی واتە دەقیدا نەبەزانوە یعنی بۆ نەگەر بە هاوڵاتیەک بڵێ ژینگە پاک ڕاگرێت لە بریەوە فەرمودێگە خود ئاەتێک بە دەق بێنێتەوە دیکە بە بەهای یا وەکتوتت ئێکا بە کەلتورێ بۆ خۆی ئایا تێکەڵبوونی ئەم بەهایانەوە دابەزاندنی بەهای ئاین و ئەخلاقیات و مۆراڵی ئاین و دنیابینی و نەزەریاتی ئاین بە شێوەیەکی ناڕاستە و خۆکە ئینسانی و تاکی ریفۆرم خواز و چاکساز دروستکە بۆ خۆی ئەمە نابێتە پاساوی ئەوەی کە بۆ خۆی دین ڕۆڵێکی پۆزیتیڤی گێڕێ لە سیستمی بەڕێوەبردن و حکومڕانیشدا بێگومان یعنی دین کۆڵەکەیەکی بەهێزی مانەوەی دەوڵەتە لە ڕووی سیاسیشەوە یعنی سیاسی ئەگەر سیاسیەکی محەنەک و دین وەکو بەهایا خود ئەو دەقانە ڕاستە و خۆ دابەزێنرێت دین کە ئێمە وتمان دین یعنی لە ژیانی کۆمەلگایە هەموو وەکو بەهاکان ئەکرێ ئەوانەژ یعنی تۆ بەها لە چی وەرەگری هەر لە کۆتایە لەو دەقانەوە وەری ئەگریتەوە جا تۆ ئەگەر ئەو دەقە و هێنا پیشانی هاوڵاتیدا لە شوێنێکە ڕاستەوخۆ ئەو یەکسەر لە ناخی خۆیان ئەو بەهای بیرەکەوێتەوە بەڵام مەبەستم لە چییە ئەگەر سیاسیەکی محەنەک بێ ئەبێ زۆر گرنگی بە بە دینی میلەتەکەی هەر دینێک بێ جا ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام باشترکەوە کۆڵەکەیەکی بەهێزی مانەوەی دەوڵەتە چونکە ئەرکێکی زۆر گەورە لە کۆڵ دەوڵەت ئەکاتەوە کاتێک کە هاوڵاتی لە ناو وڵاتێکە هەست بە ڕقابەیەکی ئیلاهی بکە پەنا ناباتە بەر ئیجرام ئەو کاتە شورتە زۆر مەشغوڵ نابێ ئەو کاتە دادگاکان زۆر مشکیلیان نابێ ئەو کاتە کۆمەڵک ئەجهیزە لە ناو دەوڵەتە زۆر سەرقاڵ نابن لەبەر ئەوە یعنی ئەگەر تاکێک خۆی لە نەفسی خۆیان دزی بە حرامزانی مشکلە بۆ دەوڵەت دروست ناکە ئەگەر خۆی تاکێک لەگەڵ دراوسێکەیە باش بوو شەڕقسە ناکەن نابێ بە مشکلیان لەبەر ئەوە ئاین وەکو بەها وەکو هزر وەکو هەر شتێک کە وەریگری پایەکی سەرەکی مانەوەی دەوڵەتە لە ڕووسیاسی شەوە بەڵێ سپاس دکتۆر کەری من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە ئەمەوێ ئەو پرسیارە ڕوبەڕووی بەڕێزیشت بکەمەوە ئایا بۆ خۆی ئاین بەدیلێکی ئەبێت لە ڕووی سیستمی بەڕێوەبردن و حکومڕانی و یا بڵێن کاریگەڕیەوە ئەگەر بەدیلێک هەبێت بۆ نمونە بڵێ یعنی ئەو بەهانەی کە لە ئاینا هەیە بۆ خۆی ئینسانەکان خۆیان بنیاتی بنێن لە ڕووی بەڕێوەبردنەوە
ئەمە بێتە پاساوی ئەوەی کە ئیتر دین بدرێتەوە بەسەر تاکەکانەوە نەهێنرێتە ناو فەزای گشتیەوە. نەخۆی ئاین یعنی ئەم سیستمە سیاسی کە ئەم ڕۆکایە بەشێکی ڕۆحی ئاین تحقیقەکات. یعنی ڕۆحی ئاین چیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە دەسەبەرکردنی عەدالەت، با بڵین هینکردنی خەڵکی، ڕێزنان لە خەڵکی. ئەم جۆرەشتانە ئەم سیستمە تازەیە لەو ڕوانەوە تحقیقی ڕۆحی ئاینەکات. ئەمێنێتەوە سەر کۆمەڵێشت مەثەڵەن ئەوە قانونی ئیسلام ئێمە ئەگەر تەطبیق مشکلی ئێمە چییە کاتێک کە باسی دەوری ئاینەکەن یا تەطبیقی ئاینەکەن لە ڕووی سیاسی و یەک زۆر جار خەڵکی خەیاڵی بۆ بەشی قانونی عقوبات دەچێت، فقط بڕینی دەستی دز و مەسەن جەڵدە لێدانی زانی و ئەو جۆرەشتانە. ئاین یعنی حکمی سیاسی ئاین یا ڕۆڵی سیاسی ئاین زۆر لەوە گەورەترە. ئەوە بوارێکی زۆر تەسکە لە بوارەکانی تەطبیقی ئیسلام یا تحکیمی ئیسلام و مەجالی شتادیشی زۆرتیە. بینیس عومەر ڕزای خوای لێبێ لە عامی ڕەمەدا بڕینی دەستی دزی هین کرد، هەڵگرت. کەواتە یعنی ئەمەی کامڕۆکە هەیە لە بابڵێن بەشەرێت کردوێتی بڵێ دوور لە ئاینە لە واقعە زۆرێکی دوور لە ئاین نییە، یعنی تحقیقی مەقاصدی ئاینە. ئەمێنێتۆ سەر ئەوەی کە با بڵێن هەندێ بەهای تایبەتیانەیە یا هەندێرسی تایبەتیانەیە بەشەر بۆتە سنتەرتیایە دەنگی زۆرینە تایە هینە بێگەڕانەوە بۆ سنوورەکانی ئاین. بەڕێی من ئەمە زەرێت لە کۆمەلگایەدا. مەسەلەن ئەم زەواجی هاوڕەگەزی بەشەریت وێرانەکە ماوەیەک ترەگەراوە بەردەوام لەسەری. یعنی ئەم سیستمە سیاسی کە هەیە، یعنی ئەگەر لە هەموو بوارەکانە ئەگەر بێت و لە سنوورەکانی ئاینان نەوەستێ و تجاوزی بکات لە ماوەیەکی داهاتووە لە ماوەیەکی دوورە تەسیرە کاریگەرە نەرێنیەکانی زۆر دەرکەوێت لەسەر کۆمەلگا و کۆمەلگە بەرەو سپاس دکتۆر. من ماوە نەماوە حەت بە کورتی زۆر بە کورتی لە چەند لە نیو خولەکە ئەگەر یعنی دوا قسەی تۆ لەسەر ڕۆڵی بەشداریکردنی ئاین لە ژیانی دنیادا، ینی ئەگەر لەسەر کۆی تەوەری باسەکە شتێکت هەبێت بە کورتی بەبینەرانی. ئیسلام لە تاکۆ دەست پێکات تاک پێگەنێ گرنگترین ڕۆڵی ئاین پێگەاندنی تاکە. پێگەاندنی تاکە تاکێکی ساڵح، تاکێکی بەکەڵ بۆ کۆمەلگا، بۆ خۆی لە ڕووی تێگەشتنەوە لە ڕووی ئەخلاقەوە لە مەسە ئینسانی دیندار بۆ کەسوکاری باشە، بۆ خزمی باشە، بۆ دراوسی باشە، بۆ ئەنجا وەکو دوکتۆر ئیسماعیل ئاماژەی پێدا دەستپاکە بێ ئاسانکاری بۆ تەسیلات حکوومەتەکە. دکتۆر ئیسماعیلی و خولەک بۆ بەڕێزیشت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە گەشتێکت ما بێت. وەڵام من پێشتر ئەوەمان بێت چوو کە باسکی پێ لێ بکەین ئەویش ئەوەیە کە ئاین سەرچاوەیەکی سەرەکی معریفەی ئینسانیە. یعنی ئینسان ئەگەر بیەوێ خۆی دەوروبەری ئەو فەزایی کە تایە ئەژی، ئەو کەونی کە تایە ئەژی، یعنی ئەو شتەی کە پێی ئەوترێ معریفەی ئینسانی، ئاین سەرچاوەیەکی سەرەکی معریفەیە و لە کۆنیشووە لە ئێستاشا کە خودی مرۆڤ و دەوروبەر و ژیانیش بە ئینسانە ناسێنێ. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئیسماعیل سەید ئیبراهیم بەرزنجی مامۆستای سانکۆ و توێژەر لە ڕەخنەیە دەوی. سپاس بۆ دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی ئەمشەو لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس بۆ ئێوەش.